پۆستی بەڕێوەبەری کشتتوکاڵی کەرکووک ئەو پۆستی کە مشتومڕی لە نێوان دوو لایەنی عەرەبی لە کەرکووک دروست کردووە بە جۆرێک لە جۆرەکان تەنها لە ماوەی مانگێکدا 3 جار ئاڵوگۆڕ بۆ پۆستەوە کراوە لەگەڵ ڕێکەوتنی نێوان یەکێتی و لایەنە عەرەبیەکان لە هوتێل ڕەشیدی شاری بەغدا و پێکەنانی ئیدارەی نوێی کەرکووک بەڕێوەبەری کشتتوکاڵ کە زۆر عەلی و لە پۆستەکەی لابرا و ئیسام سەلمان لە شوێنی دەست بەکار بوو بەڵام نزیکەی 3 هەفتە لەمەوبەر بە بڕیاری دادگای کارگێڕی ئیسام سەلمان لە پۆستەکەی دوورخرایەوە و زۆر عەلی لە شوێنی دەست بەکار بووەوە تەنها لە ماوەی 3 ڕۆژ لەو گۆڕانکاریەی دادگای کارگێڕی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆبوونەوەیەکی ئەنجامداوە بە کۆی دەنگی ئەندامانی ئەنجومەن بڕیاردرا کە جارێکی تر ئیسام سەلمان وەکو بەڕێوەبەری کشتتوکاڵ دەست بەکار بێتەوە و زۆر عەلی لە پۆستەکەی دوورخرایەوە و دوێنێ بە نووسراوی کشتتوکاڵ و بە فەرمانی پارێزگای کەرکووک جارێکی تر زۆر عەلی وەکو بەڕێوەبەری کشتتوکاڵ دەست بەکار بوو و ئیسام سەلمان لە پۆستەکەی دوورخرایەوە و ئەمە تەنها لە ماوەی 1 مانگدا 3 جار ئاڵوگۆڕ بەم پۆستەوە کراوە دیارە پۆستی بەڕێوەبەری کشتتوکاڵ پۆستێکی یەکجار گرنگە بەتایبەت بۆ کورد و دیارە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە ئەو پۆستە دراوە بە عەرەب لە دووبز لە سنووری پردێ لە سەرگەڕان لە سنووری دووسخورماتوو بەردەوام کێشە و گرفت بۆ جوتیارانی کورد دروستکراوە ینی بە جۆرێک لە جۆرەکان پۆستی بەڕێوەبەری کشتتوکاڵ ئەگەر باتە و بدرایە بە کورد جوتیاران باسەوە دەکەن حاڵمان بەم ڕۆژە نەدەگەیشت بەم شێوەیە کێشە و گرفتمان بۆ دروست نەدەکرا دیارە وەکو وتم ئەمە ئەو زانیاریانە بوون تەنها لە ماوەی مانگێکدا 3 جار ئاڵوگۆڕ بە پۆستی بەڕێوەبەری کشتتوکاڵ کراوە و دیار نییە کەی تر دەبێتەوە بە بەڕێوەبەر و کێ دیکە دەهێنرێت جارێکی تر بۆ پۆستی بەڕێوەبەری کشتتوکاڵی کەرکووک.